بس مكاني مالي عثمانة يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه الرجل تاعي وردي أرجع ودباري باب فلان دادني رنج بخسار داتشي باب فلان دادني رنج بخسار داتشي يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه وشنا هلا والله لا يهيني. ديال بس فتني له سارع ده دابا زندي يا لا سوق بلا نرجع واش لي كان رجعوا كابي انا ابو روزن بابي شو زاني حيت عليك ده باشا ده جوان بيقرا عمر النميري ده برو نكيد على تاو تجي بوجينو كاكم ياش بانسو لا حول ولا بيكوجينو هستي ايه بعدها بس عواطف داخي امنا الله دبرن كوري سبلم كبر فمك دورن كوري بياو ايه افرم دبرن شنو لاعب الذي ستشاف عمر تانا من ابو خاتي في خمر تشاو باو شو ندوزيو تواني ايه درجه اما مهمه بلام حيف سيبريتانيا ولا كورم او نام دو سجاري كهاتم همو يدارو سوزاي زور خوش السيبر بخوا باو ياك سبر من دوزي لينيا لا والله تتراك اشتكاني كذا دبر عمر النمين ابو خاتي في خمر ام هتيوم هتا زل بكربه داي تشيو كرت بقبري باوكم ازدحام دروز بيشون نمبر ناكبه داي جوانا مرك اوات باو كيجي اوتشي بلا باوكر رو يا تاغبو يا ناكرم خدير نامينوش باو كسيراني كردي يعني اما تيجي دواو يا براخا اللي راكشي خبيشي باوكا ولد برو عمر نامين ابو خاتي في خمر به والله جا خور راسي سكت قسم بالله برا سيراني كردي من بنشتي كردي بيستوى دا يلا غيراك داي تي تاكرت باو قرعنا زلك سكيتو بو شي بدي يا رلدا يعني تو اجا او كاتنو بيني بو قرعنا امام بك جويتش ما بيني عمر النمين ابو خاتي في خمر دبر سير مك برشت داكر داي تشاو ضل خوش او لا هي هي اللي بروجي بلا لا دايق وشون شقنا مليا شتق امش دسو ما هو كرر لا شبك خر بس المو هو الزوفات يا ناوا اي صوباي بوكا بولا الرولا زوفات بلا بمتلي هاي بلا بورشيت ما اي بوكا يا خونا زي لم شو انا دمو اصلا بخوا بداقسين رقبي تو رقم دفردي عمر النمين ابو خاتي في خمر داي تانكت او بو قريتو او شكله منها ها او ياك تشيك داي باكم نسمو بنا ودارانا باش دبر اول شيء تخوايا بشر تخوايا انسانا معقوله ها بواكي بوا قري قلت خلق سير ما نكا يا معقوله قتل نوتي ثانيه ابو وصعه ميك بهر ولا بيما نوتي فيها اي شلون دورها كوالي شويه تو نوت الناوي بار والله بوزو باكا بار والله ايه اذا تو بشكرو ديو بوبشتي اذا تو بشكرو تو نوت الناوي فرمو اها او نوت باشا عمر النمين يا اودو انا من هاتي مو على دو من الشيات كت اي لمسه يعني
كوري أي جهريمات كرة قلشي لا ورن كرة هو ورا باكم خاطر مليكا ورا باكم مش عارف مليكا كرة قلشي لا باكم ما تبعش بيني مليالي مليكا جو بقرن جايك تشتري جو باكم شايشينا بالله سري عفرة قرآن كسرنا كوري خو من طازة أيام شو كوري بس ايش بيعتهم انتي ودبش الرول بابا ستي هالله والله بحاول مو قرآن بس جوانا مالك بياخذ صوبها كورة توشيت ماكي بقرآن شيت ماكي باوكو جان باوكا یەک شوێنی زۆر خۆشم دۆزێتە باچین ڕسم گرین يعني جاري چکە باركين لێرە نا ئەچین ڕسم گرینینە با بلە لێرە بێ بلا ئەم سەر و ئەو سەر نەکەیت ئاقلانە دانیشێ سێمەوە دەبڕۆم سناپەی تۆش تەواو نابێت دەبڕۆ وەرە هەستی دەبڕۆ ئەمانە لێرە لادەن دەبڕۆ دێ بەڵێ عمرتان نەبێنێ ڕۆژم بۆ سنابکردن ئەخت خوا ئەم منتیقەی ئەوێ شوێنی سنابکردنە ها وەڵای بێت لە مۆلا هەموو شتێ بەعکسی ئێوە بکەم تێگە ئێوە ئاوڕۆژن منیش ئاوارم عمرتان نەمێنێ ئارە وەڵا لەو سەگە بە قوربانە بم نەوخۆی بە قوربانە بم نەخۆ کوڕی فەقیرم بە قوربانە بم کورە بە ساغەوم نەمخۆی کورە بڕۆ باوکم خۆ باوکم بە قورعان دەبڕۆ بڕۆ بە ساغەوە ولا وين بقول بهاي دوما ولا قلنا احنا توني خويا عما ها قلنا احنا عسل بي خوا ها قربانه والله عمري النميانه واتش باوكيك بقرعان تو بي خوي باش لو عسيله ورا ورا ياك براسو يناو باوكم دسو بنجيبي واخوي دورا بو شوري ورا وتا ها اخي ها چی؟ پشت مغزن؟ کوروی بسر چاو واش موی نه؟ تو پشت مغزن ها عاوته ماشاءالله بچیت او باکم بخورده عاوته لیوا سنابه کن عمودی نمینه اخی تخوا بلا شوین ایر شوینی سنابه ها سگم جوانیت خوا ها دعبی خوده والله باکم عواب خوا ورا قناعني يا عم عصا سور بي خوا ها اما وانا اكلي يا خوا عافيتي بي دا بيخودك ها ورا على قهوته دا بيخودك خوا عافيتي وعن خوش بالسن بلا دوب هيرول من 3 كيلو موزمان هنا كوا خواردم والله ورا درومك كوا تاكلك نابينم چی خواردم تاكلش باك غلط تو نالي هندي ميوه هي بتاكلو خوشا يا والله مش بتاكلو خواردم كور الرولا او بو خيار وشتبه تو خطو مانغاني بتاكلو تو سري بيغمر اكل رولا هاتي وتمثل لواني بلا خلوزي قشان بيته وحاضر وقلت عمر النمن ابو خاتي بيغمر كوا قشتك اللي فيها باخو ميني كم رولا تو خلوزكين كم نتسم قشتك كم باشني قشتك انا كوا انا بكتم والله من گۆشتەکەم هێنا لە ماڵەوەتر نازانم علي ري ادي وارول بزانا بينا قشته باوکە کوا گۆشتەکە او من لك هنا تان بەخوا خۆم هێنا بەدەستی شادم بالله عادي ورا قشتك كوا رولا وشي باك قشتك هنا من بشتا مغزى 6 كيلو من ابو حسب شو لصاقي بس چی؟ لصاقي بس لەسەگ بپرسم بۆ گۆشتەکە؟ ها بڕێ بسم جان بۆ بم جارێ تۆ بۆ ئەمەە ئاژەڵ دۆزی بچم لەسەگ بپرسم بۆ پشی لەوێرە بە کۆڵانیەمە بڕوە؟ لا باوکە ئێستا من زۆر عەقڵ بووم ئێستا ئاژەڵ دۆستم تەنانەت ئینسان دۆستم بۆ شەرتەش نمونەی زیندوم لایە باڵگە ئادەی وەکو گۆشتەکە ما بساک چی؟ یان بساک ناسوعبەتەکەی بنارە هەر هەمووی وەرە لە پیاوی چابە یعنی یا وەسەگەکە حتى اي افرم كوري من افرم كوري باوکە جیاوازیە بێنە باوکە دە زۆر گوناحی خەڵک سێرمانەکە باوکە سير ما كام هاتي وزانيش يعني مني فوت عنوا والله ما بڕۆم بۆ خوا بەجێ تا بێم کەسی والله بڕۆم بۆ خوا بابر وازي لي بنا بڕۆم بابر كوري بابا انا جات من بلي والله ما هم جاني مشكله
والله ببرم بجدا بيلا لا برا من لبشتينا عمر النمينة بجدا بيلا بخوا كورة بابا جياني فوتاني هذا بس مشكلة قوشتك تانية اي باتشي بخوين من وتاح لكم اخذ شلون بيعك رولي أو أجوشة مخلقي ليه كورة عيبة ورا بابا عيبني استمنا روم وتاح لكم تقولي نجاة بيد ام جيجيتي تو رولا باوكەیان ڕەفیقەکەم داوای لای بم لێکەنە چمای پێکەکەم وە لەوێ یەمە باشە دبرو توش دي اخ باوكا هشتا تولي اخ والله باوكا موزم لي برا هذا باشا ما قلمت والله واني اقصى اللي قلنا لي يمكن خمنا نايرت اي كبير ده كم الو الله تنخوشك علي الو اي من ما يقابلي كم غدار ها والله توزي هاتوني تدروا بس جوب كذا امر هلا خمو ذوقي شعر مفول بوا حزا كم بشعر قصة لك الله بكم تجوب كذا او تام لدشتك هموي نسيمي بهارة بس توم نقصة لقلش نباي صحراء يقدر قوم لسعودية نيم لقلش نباي سر دريايكي جوانا دنگي تولك كانيان بجوما هرتوم نقصة لەژێر دارە گەڵاکان ئەجریوێنن ئەوەتانێ ئاورین لەسەریان نیشتووە بەڵام ئاخ هەر تۆم نەقسە تۆ ڕۆحی منی تۆ دڵی منی با هەموو دنیا هی من بێ حەیف هەر تۆم نەقسە ئەوە هات شنەی شەماڵ بایەکی فێنکی هێناوە بەس گوم تێکرد چی لێ بکەم هەر تۆم نەقسە ئەوە تا حالیەن پەپولەیەک بەسەر سەرما ڕۆحی تۆیە ئەخولێتەوە نەوەڵا پەپولە نەبوو زەردەواڵە بۆ خەریو پێشمەوە بە بەس چی بکەم من تۆم نەقسە خۆزگە نارین لامەویت سەیرانی وا من گوم تێکرد کە تۆم لەگەڵ نەبی من تۆم نەقسە سەد ڤیزەم بەنێ ناچم بەبێتۆ من تۆم نەقسە هەر تۆم نەقسە پێویست ناگە مەباستای و فشەفش ژوورەکەت یەک نەفەریە نابێ بە دوو هەر تۆم نەقسە نارینجیان یەک ناوبڕ ئێستا من خۆم تەلەفۆنە بۆ کەمەوە فەرمو ئەوە بۆ واکەیت چییە بۆکە بۆ واکەی ئەمرن نەمێنێ لێرە وازم لێ نەبێ کوڕینە ئاخر کوورە چی بۆ لێن تۆ بەشەری تۆ بەشەری تو بۆ واکە کاکە ژیانی منە تا کردووە جۆ بگرە ئەوە شووە ئەرێ کوڕە من هەر تێت هەڵێم ئەمڕۆ ئەی بژێری چییە ئەوە بەس خۆ بەیزانم بەس خۆ دەیزانم وەڵا دەبڕۆ بۆ قورعانە بڕۆم ناوە چۆڵگەم تا موانێمانەوە با پێوە جاکوا دەبڕۆمە لە پشتێنە سوورە هەر خوێم نەقسە بە قوربانی خوا بمەوە منە لە سوورە خۆڵێ بنی تاوەیە سوتاوە پێم نەوتۆ ڕەشە بەم لە سوورە ئاخ ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێخەمبەر باشە ناریگیان داوای لێبور نەکەم نەوەڵاو جۆرەکەیە بوو کورە ئەزانم بە قوربان خۆ جۆرەکەی ڕاستی ناڵم بلاڵێم شێتی کردم ئەوە گۆشت هێنا ئای چۆن بەشی دوو سەفرە مێناوە سیبەکە مەزان ئافرم دەست خۆش ئەی کوا بلێ لەکوێیە بلا وارۆڵە هاتیتەوە هێنات هێنا بەسکا بلا باوکە کوا بلە بلە وڵات تۆزێ خۆی کرد لەویا ئاوا ملی ناوتی ئەڕۆم بابە چۆن شتی وایە لە خۆتە زانیم کوڕ عەقڵی تەواو نییە بزر بووە وەرە با بڕوە من نەزاتم بێ لێ باوکە یعنی تۆ بلە بەجێشتووە ئەی چی لێ بکەم بە قوربان وەڵڵاهی شێتی کردم کچەکەم کوڕێرە دارستانە باوە گیان بە چیە زانێ بێتەوە بلا بلا ئەگەر پیاوی نایتەوە باوکە لەکوێ ڕۆشت بلا باوکە لەکوێ ڕۆشت والله ئەوە ملی ناڕۆی شەقی لە بەرد هەڵەیە و شێتە تەواو
من ئاوارڕۆم ئافرم خۆت و پەیام بە سارەکە بۆ لا بڕۆم باشە دەبڕۆ حەولە وەلا وا چۆن ڕاکە بلا بڕۆ کچم بلا برا أنا روبرت سيما أما شي أبزعما من أخو من قرآن توصل مع عيدام صافكة أنا سنة عثمان باشا تونا بي من عام أخو بلا 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 جيان بلا لا شوي بلا بلا لا شوي بلا اي هاوالكم او انا والله وتا باوكا نا والله جورك هيك رش اوني خوا باوکە ئێستا کی کاتی ئەو قسانەیە انا دەچی بکەم کاکە جەنازەم چی دەبکەم بلا 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 لا شوي بلا جواد لێمانە بلا 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 هيا بلا سيم همو بليها تبردم دلاتشن بلا بلا جيان بلا 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 اي هاوال بلا بلا شو لێمە سيم بلا بلا ولا بليتي خوازاني يسلك شويه بلا باوکە ئێتە خۆ لێرە و ناتوانین بە سیارە بڕۆین بۆ سیارەکە ناوەستەین تو بە پێ بڕۆین ئەی چی داباش هلا يمكن ورا يا قريب بلا بلا چی دەگوێتەوە بلا وایکە من چی بکەم بەس عەرز و ئاسمانم لێ دیارە گەمژە شەولێمە لە ماڵ جێیەڵی متبەخەکە نادۆزێتەوە بلا ئای باوک بلا با بگەرم بشکم زام خوارە دۆزیمەوە بلا كاكا جنباشيت شباب بس هاكم ترشاو روح حكم كركي من النبي آواوا كركي تو تشرنا والله من أسمره كر اسمريني رشيه سبيه شيني هي بناخيري جانم هنام بو سيران اتر او بلا سبو الروج ايوه ديالنا بس بو بوبي بس بقوا من هنام بو سيران كرتونه شبو سيرا ايدي والله اللي بيشي سيارك يا دام نابو تبريد شنو بوك دو بقوا هلا هلا جينا بتوان اي والله هلي جبري بخوا وتا شايتم هي وانا بو اي اخذ دواء روح حكم ازاني شلون بالك تو بلا ناسيت لا دي بحيثيتم ليس هتا بياني بفينكي بو شرحكم ليكتر ناقين باشا دبر خو حفيزي به لا برشيد برا والله باكم موعد بي او كلمه دوزيو هاد بخور راي بو خود داخل زول الله جام يجروا لي ذكروا دبر باشا كاكا دتور في روحهم زور تاوم بالله بالله حي بالله حي باشا هاتي شو يبو شو اوتا لا والله ما نعا سنة شو بيبو هاتي واخويا هذه او بلانيه باوکە دەتوزان مەویش دێزە بەس تێبگەم زانم ئەو هەتی و بۆ وا دیارنی ئەی هاوار لەکوێت لە سەڵتی بڵێ باوکە سەوتی بلێ چی ئەوە سەوتی مانگایە
وزارم صوتي مانگا بەس هەز ناکەیت هەردوو تەبەقەی تۆنیان نزیکن لە یەکەوە خوا باوکەستێکی کاتی ئەو قسانەیە سە چی بکەین ڕۆڵ ئێمە باوکە ئەڵم کات خەریکە درەنگە بێ بوو نەچین بۆ لادێکی ئەودیو بگەڕین پێشتر ئێمە ئاواوە گەڕێوەنە ئێستا با بچین ئاوا بگەڕین باشە بەس بەخوا من هێزی ئەژنەوە بە سیارە ئاڕوین باشە باوکە بە سیارە ئاڕۆین باشکو ئیشەڵڵا سوقی و گوێرەکەش بکەین گوێرەکە کێ وەرە بلالم پۆشیەتم ماکە باشە باوکیان دەبڕۆ دەبڕۆ بلا 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 استا بلا 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 استا بلا بلا کاک فەریدون كان فريدون كيه ناسم تووشی هستي من هەستی کێ هستي برات کام هەستی ناناسم هستي كوري عثمان بابا عوسمان من هەستی ناناسم جا عوسمان واد ليات بلا بابا تووشی من ناوناسم نعم لاسي لا والله. ورا هەستی شوني چۆنی ملك يا باشي باش وێ قربانم وتيجي لي رمت واصعد بدو تقرب بە قورعان زۆرم برسی هەستی والله منيش وەرە نایەموانێت تو ئازانی باوکم چەند خەدیر لە من کردووە زعم بقوا ئەی چی بکەین ئێستا والله فرجتي بخوي وەرە زان بە تو هاوارێش بڵێ بە خەسی قورعان گوێرەم باشکم گوێیان لێ مابێ ها طوبلي ئەی چی بە هاوارێکم بەشکۆم بەخوای شێوە دەمانە ئەمە جەرایی قرانيا يا بانكي خلقك نەما بانگی خەڵکەکەم اي اوا ئەی چی بکەم هەسە بابڕێن بەشکۆم بەخوای شوێنە تۆ زیانەت دیکە نانی لێ بخۆی هەسە هەسی ژیان من زۆری لاکەم ورا سر كولا بە قورعان بێ کۆڵم کرد هەتی برا ڕۆڵی مێزیت ورا بلا ئەوە چییە؟ چییەوە؟ کەوتی؟ دەی باشە دی نەبڕە باشا اوا خۆراوە باشی چێتی دەبڕێ هەتی خۆ قاسم لە عەرزەکە هەسە بقرا پیاو دڵ بە تۆ خۆشکە هەسە ئەگەر کوڕی عوسمان نەبی دەی پێش بکەوە تسلم كنت هاوە دانی لو دكاني بلا بە قورعانەوە دووکانە بەشکۆ مەخوای مۆزیشیە بێت تۆ شتوشی بکڕین ميموني وات موزة بەدەست بڕ با بڕێ افري بڕە پێش بکەوە بڕێ هەستی هەستی سێ و کەرە نازدارەکە هەستی هەستی چوو شەرف مەڵم با سواری بم صار كيفي گۆرە سوار و کەرە كرة بلا وامرين لبرسام وقتي سوار كرا بەس هەستی یەشتێکە و بێ بڵێم تي هەچەند سێرەکەم زۆر لێ شێگەچێت لكيتي واز بێنە با دڵی خۆما بێ بڕۆ با بڕێ ما بغي با بڕێ بەخوا هەر ئەویت سلام علیکم عليك السلام سلام شو كاكا تشي على الشتن سلام شو كاكا على الشتن هذا يومك خۆ خەریک شخۆ كاكا الراوة سوانا باشی مامەجان بخير من سواس هەکەم هێ بێخوا والشتن كاكا قورعان ناکوان وانا بكاكا زۆرمان توونی زرتين نقول لك شو هاتوا ئێمە وەڵای خەڵکی شاری اي شو كاكا تشي لنا بەخوا ئەمە ئیشمان زۆر زۆر بوو نامود ديالنا کورە وازم لێ بارە دڵی خۆما بێت خوا وازم لێ بێنە سزاني مو كرا لك يسوع عليك قصتها كاكا بابم تۆ بڕێ ئیشمان زۆر زۆرە اشتي زورك ازنا نازين ديرا بڕۆ دەڕۆ تەلەفۆنی بۆ هەستی بکەم زام لەکوێ خوا چۆن تووشم یا ڕەب العالەمین بۆ خۆم کرداوە هات باوکۆ تەلەفۆنەکەی هەستیە لا حول ولا قوة إلا بالله ئێستا من شێت و نازانم بگەڕم بە دوای هەستیە بگەڕم بە دوای بلەیە یا ڕەب العالەمین نازانم چی بکەم دەڕۆی لا قایبەکە وەش ئێ کاکە چی بکەین ئێستا لەزای کاکە زین چیاکەین هەچین لە دەریای ئاو ماڵانایی و یەکێ دەرگامان لێ کاتە بە قورعان بەزەیشان بێ پیاوی فەقیرایەتەوە تن لە جەتیشمانە اي بونا تمزام كساري بيبو ما باتو مالوا نانەکە بە قوربانە من نایەمەوە بێم بڵێ عوسمان نانەشتیوان ناکەم بەخوا بەخوا نایەم والله بلا فكريكم بوا ئەنو فهمتوا يا عزيز نسيم سيفي جواني لا تيبك يا عزيز انا قشير نەسیم عەسیم چیە عزيز نسيم نوسرا ئێوە ئێ علي بيغاني جيت اقول يا توا اخوي ببيعني نشانه ده يتر
ئاغای ئەو گوندە ئەوە نەماوە نییە ڕۆحی خۆی پێشکەشکە بۆ قورحانە تۆ ڕاستەکی خۆم بلێتی سەوای لاتو کاکە هەرمی بێگانە پەرستن منیشە بی ئێڵا دێ داڵین چێکەم ئادێ چێکە ئێماچینە گوندەکە لەین ئێمە بیانی هاچین بەنداوتان بۆ دروستکەین مەشاریعتان بۆ دروستکەین جادە و بان مەکتەب و من بە ئینگلیزی قساکەم تۆش تەرجمەیە کاکە من ئینگلیزی نازانم بە قوربانی چاوم بلە منیش نازانم بەتەر سێڵ ئاوا باشە دێ خۆر بەهات باشە زین تۆ چی بکە هەراوە بیە بە سەرێکا منیش تەرجمەکە باسی مانگا و گوێرەکە و بکەر وەڵای کە باسی و کەراکەم شتێکم بیرەگرێتەوە دیوازی لێ منە با دڵ خۆما بێ قسای چێکەم سێر بکە مستر تۆرجۆن یۆڵ نەسایە ئەرە تۆ چیت ئەرە دەبێنە چی ماچ شەمی لای باشترین فکرەیە Let's go. بەس بۆستە سلوبەرگمان با پاکەین ئەوە با نەڵیسان ئای بمێت ئەو چیەکە تۆ جە پاک تۆ پیست کرد ئەوە یاڵە بابا وەختی ئەو کێکە کرد Let's go. تۆزێ لەو هەڵۆژشتم بۆ لە بکەرە حەزم لێ قوربان وەڵڵاهی ئەمەگە بێبارانی نەبووایە ئیستا بە شێ شوێ لەخوا بەزیابێ خوا نەیبڕ ئێسەر گرت و تو بۆ وەڵڵای زۆر بەردان کێ قەدەسم ناگەم بڕۆخۆ هەڵە ڕەبی بەخێر دەیتەوە دەی دەوا من هەستە خوا دەوا من ئەوە هەڵوژەکەی بۆ ڕاهی ڕاستەکەی ها ئەمەقعان لەگەشتا نەگەیوە چیوە کاچ بەزە غامە نەبابەنا ئەو کی خارەزایە کامەوەی کە باسی کرد ئەوەی خۆمانەکەین ئینگلیز لای وەڵڵا زاجە دەبا بڕین تەوا ئێستا تۆ چی ئێسم بلم کورە تۆ متەرجمەکەی باشە من کێم تۆ هەستی کورە مستەر تۆرجۆنم ئەو بوا لە خۆ کردووە کورەوە شاتوم خوا لەوێ دەبا بڕ وەختی ڕەشە ئاتی تۆ جار لێکم باشە هەلاو بەخێر بێن بەخێر بێن ئەنگلیش کوردیش ئەنگلیش ڕەشە ئەنگلیش ئەمانە یعنی هینن ئەوروپین بەخێر بێن دەستم ماژەکەم English, this Kurdish. بەڵێ من کوردیم ئەو ئینگلیزیە یاخوا بەخێر بێن سەر و سەر چاو دیارە لە دوورەوە هاتوون و هیلاکرد نانتان خواردووە Yes. نەخێر Yes. نەخێر ڕەشە سیرکە وەڵێ یەس یعنی نەمان خواردو ئەوەش ئەڵێ بەڵێ یعنی خواردومان هەر بۆی چیانی هەنی کە کەمە نانانە خوارد بۆ یێنی نابێ کوڕم ئەی بەوانە میوان ئەزانی چیەکەی ئەچی یەک حیوانی چاگەێنی سەریە بڕی بۆیان قوربا حیوان چی حیوانێکیان بۆێنی حیوان قوربان وەڵڵی بەو شاخەوەی بەچیەتە خوارەوانێ بەکە ئێوارە بێن بەس ئەڵای چۆخان عزێن هەر ئەرکەکەتان کێشەوە ئەگەر بکرێ با برنجەکەی کوردی بێ بە شلی بامیەوە قۆڵمانڵی لەکانی وتمان لایەن ناوە برنجی کوردی چی ئەینا ڕەشە گیان نەزانکی برنجی درێژیان بۆ لێنە بە ناوی کوردی یاخوا بەخێر بێن In the Faktalon, in the Finalon, in the Washi. چی؟ وحشی چه وحشیە؟ نانە مامەجان تۆ خەڵەت تێمەگە مە بەسی وحشی نییە مە بەسی ئەڵێمە هاتوین کوشت و کاڵ و بەرەبووتان زیاکەین بۆ باخ و بێستانەکەنتان ئافرم یاخوا بەخێر بێن نمونەتان ئاجایشتیکە بەندایشتان بۆ دروستەکەی پڕیەکەی لە ماسی کۆرە ڕەشە گیان ماسی چی شتی چی ئەمە بەنداومان بۆچێ بەساخە بم بۆ ئەم وڵاتە لە تا ئەو باخ و ئاوا ئاوی تیاماوە ئەم وڵاتە هەمووی کراوە بە ڤیلە و بە باخ please in the program Motroba. مۆتۆربە ئەو ڕاستێکە مۆتۆربە زۆپا هەیە پێڵەن مۆتۆربە لەوانەیە ئەوە بڵێ نانە بامە جیامە بەسی زۆپانی ئەومە بەسی متوربێ ئەها بەرەو بووم یعنی ئێمە هەندێک بەرەو بوومێنین کاسە نەتان ئەو ڕاستێکی باشە ئەی ڕەش ئەمانە بۆ گایە وڵاخێشتیان نێنەوە بۆ چێڵانی عەرزەکە ڕاستەکە بۆ شتێکتان پێ نیە ئێمە یەک شتمانێ ئێمە شتێکمان کە کووتمانێکن یعنی پێمانەکرێت Yes, just in the fact and ideas. بەڵێ ئێمە ئەڵێمە بە عقل بیرەکەینەوانێ ئێمە ئەو لە بنی عەرزە دەنێن هەچە خۆی ئەو لە بنی عەرزایە دیگە ئێمە ئاوکەتان بۆ دەرێنین و دوای ئەوەش هەندێک بەرەوبوومانێ ئێمە بۆتان دروستەکەین لێرە بۆتان بەرهەمێنین شتی زۆر تایبەت وەکو ئادی وەکو چوە خاجان In the fork palin, in the pronoun, in the cow, in the hanger.
چی؟ هەڵە چی ڕەشەوە باسی خەنجەرەکە بابە ئەنوا خەنجەرمانێ وەڵی دەبانمانەیە ئەڵمازمان ناو دەبان مامەجا مەبەسی خەنجەر نییە ئەو مەبەسی بەرەبوو مێگەیە متوربەی پێڵێن بۆ نمونە تێکەڵکردنی شفتی و لیمۆ ئەم شفتی و لیمۆگەت کە تیاڵەگەڵێ ئەبێ بە شفتی و وەڵامە شیوام نەبیست ڕەشە قوربانجار ڕاستەکە ئەمان ڕاستەکە ئەها شوتی هەیە گەورەی ئەمەنێ ئەوکە چقۆی لێ ئەوەی لێکە ئشکی کەیتەوە ناوەکەی زەردە ناوەکەی کاڵەکە ئەو پیاڵن کاڵ گوشوتی Please, mister, in the folk and in the here in danger, خەنجەر کۆرەجان وڵاتە پڕە لە خەنجەر حەبێتتر بۆ چیمان وەڵا ڕاستەکە برە ئەنواعی لێ دابانی لێ ناو دابان what please translate مامەجا مەبەسی خەنجەر نییە ئەو مەبەسی بەرەبوومی بڵێن بۆ نمونە خیار و هەنجیرە کە تێکەڵ یەکەی ینی تامێکی زۆر خۆش دەرە چۆنی ئەبێ بە خەنجیر خەنجیر بەڕاستی یانی چۆ خامڕشتیوا و بیستوە خۆرانشتیوام هەلە نەبیستم مەگەر بگەی عسارەوە وردیکەی تۆ بامەجان شۆ خاژە من خۆم خواردنەوە بەڕاستی یەکتام و لەزەتی هەیە تێگەی ترش و مرز و خۆش کورە وەڵڵە ئەمانە بلیمەتن کاکەجان ئێمە زۆر زەرورین بەمە وەڵڵی شۆ خاژیان ڕاستەکە ئەمانە ئەبن بە بەرەکەت بۆ ئەمە ئاواییە دەکەواتە بابیان بین لەو دی ئیسراحەتێ باش فەرمو please ئەڵە تکە ئێوە پێشکەوە please ڕەشە حەقە بەسەر بنەوە هەبێ بەراڕۆکە لێژە بۆ دەرەوە چەند ساڵە بۆ دەرەوە وەرە میستەر وەرە میستەر تۆرجۆن تۆرجۆن گیان من زۆر مەمنونی ئێوە بکە لەم قەیرانی داراییە ئاوە ئێمەتان ڕزگار کردو هاوکاریمانەکەن تێگەیشی تا مردن مەمنونتە ئەرە وەڵا مەڵی 5,000 ئەوە کوێ خاژان ئێڵە ئێمە لە پای ئەم خزمەت گوزاری و ئەو هەموو ئاوادانیە هەر ماڵ و 50,000 وەرەگریت وەرەگەی بۆ ئێمە ناوەڵا لە ئێوە وەرەگنێ ڕەشە لە خۆتەوە قسە مەکە تۆ کاکە گیان ئەوان ئەڵێ ماڵی 50,000 لیەسن بۆ قساکەی یعنی کولی ماڵێک ئێمە 50,000 بین بە ئێوە بەڵە زۆر مەمنونتانم لەشتان ساغ بێزانی چیەکەن بڕۆن ئالێوە دانیشتنی سێمە خزمەتە باشە بە قوربان دەبڕدێ سەر چاو ڕەشە چۆن لەوانە گەشتویش وەڵی شۆ خاجیان بڵێم چی نازانم ئەوەی ملیان تێگەشتی بێتم ئینسانێکی زۆر ڕێک و پێکن کورە تۆ بێ ئەقلی کوڕی باوکم ئەوانە ڕێک و پێگنین ئەوانە هاتوون پارەی ئەم وڵاتە هەر هەمووی بخەنی گیرفانی خۆیان بۆیە هاتوون ماڵی 50,000 لێ بسەگەن جا ئەگەر وا ئەزانی قوربان ئیستا ئەچمیان هێنمە دەرەوە 2,000 شەقیان تێڵم و یاکەمە دەرەوە نانەنە 2,000 شەقیان تێڵنەی ئامان ئەوانە ئاڵتونن پارچەی ئاڵتون من ئیشم پیانە 2 مانگی تر ئینتیخاباتی ئیشم ئابەوە ناڕوا من بە قوربان قوربان ئەوانە کڵاوچین چیان پێکری ئەوانە ئەزانم بەساقم ئیشی ئەم وڵاتی بەو کلااوچانە ئەڕوا بەڕێ و کوڕی باوکمەها من دنیام دیوە خۆسەرم بەگاڵتە نەڕووتاوەتەوە ئەزانم ئەمانە چین و چینین چکە من ئەوەنە باشم لەگەڵ ئەو خەڵکە نەکردووە تا لە ئینتیخابات هەڵە بژێرن بۆیە ئیشم بەوانەیە وەڵی شۆ خاجیان قەت لەمە تێناگەم جا تۆ بۆ قەت تێگەشتووی تا ئەسە تێبگەی دوایی تێدەگەێنم کوڕی باوکم با بڕێ باش ئەوە لادەیە باوکە ئاواییە باشی بۆ ئەوێ باش کوی شەڵی سۆراغێکی بکەین دەبڕۆ هاتی مەرحەبا یاخوا بەخێر دەیتەوە چۆنی قوربانجان یە ڕوخسەت هەیە بێ مەشورۆ فەرموو وەرە کچی من سەلام ڕەحمەت لێ بێ دانیشە دەسێ ماچەکەم ناچە بۆ هەنگوینی هاتبن بۆ هەمانە بێ قەدادی یاخوا هەنگوینی ئەسڵ کەکەی کاتی ئەوێ حەقی من بۆ شتێککە هاتوم حاجیان وەڵی هاتین بۆ سەیران ئێستا کوڕەکەمم لێون وتم بزانم لێرەوە نەڕۆشتۆ غەریبەیەک 10 کەسە من پوری تۆ ناناچم نازانم کامیان و کامە ڕازە فەرموویت وەڵی ئەی دەباشە مادەم وایە بزانم ماڵی کێو خاکەی ئەم دیێ لەکوایە تا لەوە بەرە قوربانجان ناوی چییە؟ ئارپاوە
شو خاكە ناوی شوخا ڕەزا شو خارەزە ئەرەوەڵا من مەمنونی تۆم زۆ سپاس خوا بەخێر یەمە بۆ هەنگوینە ئینشاءالله ئینشاءالله باش دەیدا بتو خۆم هەڵناسی بەخوا خواحافظی بێ خوا بەخێر بێ سەر چاوەکەن خواحافظی بێ خواحافظی بێ بەخوا دەرانێک گەمچێ وەرە لە ناو ملیارێک خەڵکاڵێک کوڕەکەی من کامل یاخوا بەخێر چۆنێن ئەحواڵتان وا بێبی شوێ خاجان دەستم ئازاگات با قوربانم The film the future very nice. ئەوە زانیتی چی کاک شوخە بەڵێ ئەوڵە دێگەتان زۆر خۆشە و شوێنێکی زۆر فێنک و دیارە خۆشتان مرتاحن بژێو بۆیان شوخە بژێو بۆیان زۆر کەس واڵێ In the fact very in the وەس ڕەشە ئەمانە پیاوێکی ساختەچی و کەڵەفچین بیان بە تەویلەکەی خوارەوەکی چۆنت بەر بە شەرکی هیچتان لێ ناکەم پێگەیشت ڕازی بڵێ بە کوردی بەناوی دەم باش بورە پێگەیشت یەبێ لێرە بن بە شێخی من ئەبم حاج شێقەڵی حاجی هاتێگەڵی ئەبم ئۆستە چیەبی ئیسفادەی چییە بۆ تۆ حەقی بۆ علاقی بە تۆ نە ئیسفادی بۆ من هێ دوایی تێگەن ڕازیم بەخوا ڕازی نێمە ڕەشە دەرگای بزانێت چی بەڵێ باش دەبڕدی خێرا بەچوە خاخەن و خالیشمان لێمەکە تو جارە پەلەمەکە با بزانم چیە دوای دوو قسەتان لەگەڵاکە بەخوامە کوڕی فەقیری ماڵەکە فەرمون کاکە بەخێر بێن سلام علیکم سلام علیکم السلام بەخێر بێن بەخێر بێن یاخوا فەرمون ئەمە ماڵی شوێخا ڕەزایە بەڵێ خۆر ئەمریکان وەڵاهی ئیشێکمان پێێتی خێرە ئەمریکن وڵای ئەوی ڕاستی بێت مناڵێکمان لێون بووە مناڵێک بەڵێ مناڵ یا دوان وڵا دوانە دوان هەی ئافریم شوخا ڕەزا بەخوا ئەزانی کێ مرید ئەزانم لەکوێیە هین ئەزانم وڵای چی بڵێم نازانم بێبەڵاوی ئاخر عرف و عادەتی لا دێ وایە یەک غەریبەیەکە بێنن فەرمووی لێکەن خزمەتیەکەن زۆر بە حورمەتەوە فەرمووی لێکەن قوربانە قوربان منێ فەرموو دەفەرمو وەڵاهی لە شوێنی دوورەوە یاخوا بەخێر فەرموو فەرمو نانە چۆخە یاخوا بەخێر سەر چاوم ئەوە تە جۆخە لە ماڵەوەیە ئەوە عوسمانە قوربانەتی خۆمان بێ ئەو باوکمانە مامە ماشارە دوغوا لێمانەدا بە قورانەمان کوژێ سلام علیکم عەلەیکوم السلام و بەخێر بێ باشی شکر ئەوە لێرە ناڕەسەنینە خوا لە من تام بسێنێ بۆ خاتری پێغەمبەر ها وای وات وای چییە بیەم بە شەق دەمە بشکێنم ها کاکەمە چیەکە لای تۆ بەخێر بێوانە لای منن لای تۆن چیە بە قوربانە بمەوە ئەوە کوڕی منن ئەوانە حیزن لای من حیزت چێ بابە ئەو لای خۆم و ئەی بەمەوە ئەی بیتەوە سەر و سەر چاو بەڵام منی شەرت و شروتم هەیە لەگەڵ ماوەرە ژوورە دوو کەلیمە قسەم هەیە لەگەڵتا شتێکتان کرد بێ خۆ ئاگای لێ لەبەر چای ئەم پیاوە تا هەزار شەقتان تێڵێم دە تۆ وەرە ژوورە دەی با دوو قسە فەرموو وەردێک شو خارەزا بە قوربانە بوو دەستەکانی ماچەکەم تۆ زانیت چەند پرسیارە لە من کە خەڵکی کوێی چۆن هاتووی بۆچی گەشتوتە ئێرە ئەو لایەکیە نازانتی و ڕاستەی دنیای منێ خوێنەوە دەستەکانی ماچەکەم ڕێگەمان ببا بڕۆین ئەزانین چۆنە نەیان بڕۆن چکە من ئیشم پێتانە ئیش من ویستم مناڵەکانی بکەم بە شێخ بەڵام کە خۆتم بینی بۆم قەو و باڵایەوە زیاتر تموحم چووە سەرخۆ ئەمەیە خۆ بکەم بە شێخ مناڵی من پێ بە شێخ لە پێشا باڵێ تۆ بۆ مزرە سێوەیە بیر بکەوتەوە ئەگەر ڕوخسەتم بێ هەستم سێ چۆ مزرە شەقیاتی هەڵم هەر دڵم ئاوە خواتەوە ئەوە لەگە چێتە بەزە شەق لە چی هەڵێ احترامن بۆ چۆخەها احترامی خۆ بگرە ئەزانین چێ باوکە دەهیچ نەوە تۆ ڕێز وحترمەنی مام شۆخا بگرە دەگوێ لێ بگرە چەنەبازی ئاخر باشە کاکە ڕەزایجان بە قوربانم بۆ ئەم کەی بە شەک سەبەب لەبەرەوە من ئیشم پێێتی ئیش بۆ شێخە ئاوا یەک دوومانیشکە ئینتیخابات هەیە جا خەڵکی ئێستا احتیرامی شێغەگرێ بە قسەی شێغەکە ڕێز لە شێغەگرێ ئەوەی شێخ بیڵێ ئەوان جێبەجێەکەن
دەبێ وەڵامی ئەها تۆ سێریکە تو شەرف ئاخر شێخی سوسپی ئاوا بینیتە عارەڵڵا. بێڕێش و ئەوە ڕیشی ئەوێت و ئەوە جزداشەی ئەوێت و شتومەکی ئەوێت و جا دوای ئەوە شێخ کاکە کەسێکی نورانی زۆر باشە هەرچی سیرێکا خۆشی ئەوێ وەڵای من هەرچی و مواصفاتانەی توێری لەم نامەوجود نانە منەوانە بۆ جێبەجێکم خەمی ئەوە نەبێتەوە بە قوربانی چاوم چیم بۆ جێبەجێەکەی ئەوە تا ئێمە هاتیم بۆ سەیران یەک دنیا قاپ و قاچاقم لەو دەشتەیە بەجێشتۆڕێکم بە بابچم بیێن و ڕوحەکەم کاکی جیانواز لە قاپ و قاچاق بێنە من 15,000 تێمێ کە بێویژدانی کوێ خارەزا بەس زۆپاکە بای 22,000 بەخوا کورە کوڕی باوک من 15,000 دۆلار تێمێ دۆلار ئاتخوا چۆ خاجرش داخە پاڵبەرانێ ئەرە دەماڵاوێ و چۆخیان ڕێزی بگرە دەبەجوویکە احترامی بگرە اینجا حەزیش لە چییە بۆ جێبەجێ بکەم ئەخر کاکە من لە پای چی ئاخە هیچم دەرزەکەوێت لەمەیە ئای چۆنێ منەڵێم حەزی لە چی بۆ جێبەجێ بکەم دڵت چییە گرێ بۆ حازر بکەم وەڵاهی جا شتم لە دڵە شتی زۆر مهم لە پارەش مهمتر ئەی دەچی پێم بڵێ ئاخر وەڵاهی هینە مناڵەکان دانیشتون هێدە پیان بڵێ بچنە و دیو ئاخر بە قسەم ناکەن تۆ پیان بڵێ ئادێ ئەو لایەڵە بۆ ئەو دیو ئەها ئەڵێ مێشیان بۆ بژێرم یاڵا مناڵینە بۆ ئەو دیو یان بۆ تەویلەکە والله هێز نییە من جوڵێنم تەویلەکەم پێخۆشتر هەسا یاڵاشە هەسا لێسا هەسا 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 لێسا هەسا دەی بە تەویلەکە یەکسەر ڕۆشن ئەوە کوێخە تەویلەیە چەری تێ چییە تۆ چەند مانگاو هەیە وەڵاهی نیمە من ئەی دەوازە و بێنم تەویلە بە کەڵکی تۆ نایە ئێدەی بزانم قسەی دڵتم بۆ بکە وەڵاهی ئەوەی کە لە دڵمایە ڕاست و ڕاوان پێ بڵێم من ئەمەوێ ژن بێنەوە هێ بەسەر چاو لە باتی ژنە چوارە وێنم نەنە چوارم نایە خواکە و دانێم بۆ بێت بەس مناڵەکان قەنەعەت بکەن کورە قەنەعەتیان نەکرد بە شەق لەو تەویلەیە ئەڕزێنم یعنی تەواو تەواو خەمن نەبێ یەک دەنە باشە کوێخە کاکە من ڕازی بم بە شێخ ئێ بەڵام ئاخر شێخ ئاوا ڕیشی ناوێت زداشێکی جوانی ناوێت نەختێک سەر چەف و تەرتیبات و مستی لەشتی ناوێت هەمووی بۆ جێبەجێ چۆن هەر هەمووی ناسیاوم هەیە ڕەشا بەڵە قوربان وەرە کاک بەڵێ ئەزانی چێکی بەیانێکی بۆ لای عوسە کۆسە ئەساڵکە عوسە کۆسێ خۆمان نایناسی چی بۆ لای بڵێ ئاغا ئەحواڵێ پرسی تێگەیشتی بڵێ ئەیوو ڕیش و جلی شێخی کاملم تەواو بۆ بنێرە باشە بەسەر خوا یەک دقە ئەوتە عوسە کۆسە عوسە کۆسە جا ئەو کۆسێ ڕیژ وە مندانێ بە ساقی چاوم ئەوە بەس لە قەبەکەی وایە چاگەر کۆسە بێ بۆ ناچێت دەردی خۆی تیمارکە دوو تا ڕیشی پێوەیە کوورە کاکە وەکو پێمەتی یەک تۆپە ڕیشی هەیە تۆ هەقێ بەسەرەوە نەبێ من لە عیبارەتی بەیانی و تۆ کەم بە شێخ مهم ئەوەیە ژن بێنم ژنی ژێهێنی خەمە نەبێ لە سبێنیەوە من شێخم لە بەیانیەوە تۆ شێخی کە کۆسە سێری شوێخە سێریکە ئەی لەو تێ بەراش پاڵیاوە ئەسا جۆسا ئەسا بەتێڵێ بێت ئەمرن نەمێنێ زانی شوێخە ئەمری چییە؟ ئارە ماڵەوە بێ وەڵا لە سجنە بوو غرێبین ئەزانی تۆ بۆ سمێڵە ڕەشان لە مستە شارێکە چی بەس وەڵاهی ناوەگەی نازانم چەنە بەعزی مەکە شوخە بەلای تو هاتۆ بزانە چیەڵێ جۆ بگرم زان چیتان پیاڵم سبێشە ئەم حەلانە ئەمەوێت تەمسیلێکم بۆ بکەن یعنی تەمسیل چۆنە ئاوا باشە جا تۆ چیم بۆکەی تۆ دەوری لە خۆ تۆ قسەمەکە تا من پێ دەڵم باشە زانێ چیم بۆکەی دەوری گۆجێکم بۆ بینی یعنی خۆ گۆجەکەی ئاوا تۆش خوشکی ئەمی باشە بە شوێخە ئەی ڕۆڵەکە من چییە؟ تۆ شێتی شێ باوکە شێتە شوێخە احترامی خۆ بگرە بە منەڵێ ئەی وایە ڕەشە وەزا شەقی بۆ تەواکەم ئادێرای نەوازی بن کوڕم تەمسیلە تەمسیل وەرە شوێخە من لە هۆلیۆ جوانترین دەوریان بۆ داناوم باشترین ڕۆڵم هەیە شێ چییە؟ نەبا بە ئەم هۆلێدی خوار خۆبان لە خۆ تۆ قسە مەکە باشە ترسبێنێ بتان بینم زام چیەکەن حەق و حسابیشتان لای منە باشە باشە دی مشکلە دێڵەدی هەچم بچن بۆ دیو بابڕ دەبڕندی باشە پتان بینم چۆخە لەبەر خادی تۆ نەبووە ئەمەیە بەرشەم چۆن توانە قسەیەوە بە تۆ کوڕە من ئیشم پیانە دەدانیشەکەی وەختی ئەوەیە جازانی چیم بۆکەی ڕەشە نەوەڵای چۆخەجان تەلەفۆنێکم بۆ یاسین بۆ ئەەکەی بێ یاسینیش بێ بۆ ئێرە لەم سیناریۆ بەشدار بێ یاسین چی یاسینی خۆمان یعنی من تو بۆ ئەمە زوو زوو خەڵکی بیرەچێتەوە بۆی دەوری برای ئەم هەتیوە ببینێ بلا ئەمەی شێتەکە باشە جا یەک شتی کەشم بۆکەی چی بۆ ئەو دوودەیە نوێنەرەکانیان بانگەکەی بۆ ئێرە بۆی سبەی شەو لێرە بن نوێنێری ئەو دوودێ بۆ ئێرە وانە بۆچی بێن چۆخ ئەزانچی بۆی سبەیشە و شێخ نییە ئەو معجیزەکانیان پیشان بە چۆن شێت چاگەکاتەوە و گۆت چاکاتەوە و بیبینن چوار ڕۆژیکە ئەوانی ژێن بۆ دێکەی یێ ماڵێن ئەو شێخە ئەوەی کردو ئەوەی کردو ئەو کاتە بۆ من زۆر مهمە بێت
مهماتەکەی چییە چۆخە؟ کوڕی چۆن مهماتەکەی چیە ڕەشە گیان ئەو کاتە من ئینتیخابات لە پێشوی خۆم هەڵبژاردەوە کە ئەو وتی دەنگ بن بێ چۆخا ڕەزا ترە بۆ من سەرکەوتنێکی گەورەیە. ئەی ئافریم چۆخە ئەم خۆتانە لە چۆیێنی ماڵە ئاوا بێ بەسەر چاو هەر ئیستا ئەڕۆ دەبڕدێ یەخوا بەخێر بێن سەر چاو من شانازیتان پێوە کەم و هەمیشە دەرگای من لەسەر پشتا بۆ خزم و دۆست جا حەزم کرد لە نزیکەوە یا شێختان پێ بناسیێنم کەمە چەندین چالاکی کردووە لە وڵاتانی دەرەوە و حەزم کردو بێت ئەو ئیسفادێ بەناسیا و کەسوکاری خۆم جا ئێستا حەزەکەم خۆی قسەکانتان بۆ بکە و خۆی معجیزەکانی خۆیتان بۆ باس بکە شانازی پێوەکەین بە مامە شێخەوە دەکەین وەکو چیرۆکی بۆمان باس کاتەوە فەرموو مامە شێخ فەرموو ئەی جەماوەری بە شەرەفی ئەم منتیقەیە جەماوەریی دوو کەس نەکات بەڵێ زۆر خۆشحاڵم یاخوا بەخێر بێن سەر چاو شەمە نەفەرێکی گەورە ئەڵم شەمە نەفەری گەورە شەرەفێکی گەورەیە بۆ من کە بە حزور ئێوە شادومەوە ئێمە هاتینێتە خزمەتی تۆ حەز دەکەین چەند گفتێکی لێوەرگرین و بۆ خۆمان ئاگاداری بزانین بەڵێ نانا ئەوە گەورەی خۆتانە جا من بە جددی ینی کۆمەڵی چالاکی وشتم زۆرە شتم هەیە بۆتان باسکەم لەوانەیە عەقڵتان یەکسەر جام بێت ئێستا نمونەیەکی بەسیط لەم بەینەیە چوم سەفەرێکی هەندستانم کرد دانەیەک بە چاوی ئێوە بە سەری ئێوە بە قەبری باوکی مردووی حازریتان دانەیەک 4 دانە ڕۆژ بوو ئەمریکای کردبوو چوم زیینم کردەوە بە 5 دقات ئەو شتانە لە قودرەتت قوربانتم لەو سەرەوە لە خۆشی ئەو برادری کە زیینم کردەوە تەسەورەکەن خەڵات چیان نابێت مێ وەڵی ئیمارات بزان خۆی بەڵێ شاحینە گەورەکان هەیە ئەوە نییە ئەچێتە ناو بەحرەوە باخیرەی گەورە چل باخیریان ڕیز کردو هەمووی بەهارات ماشەڵڵا ئاخە چل تۆ سەیریکە وتم بابە من چلدانم بۆ چێ چل باخیرەی گەورە وڵات چۆمیتر لە مۆزەمبیق و لە ئەفریقاوانە گوناحی زۆر تیا بوو هەموویم بە تەوزیع کرد بەسەریانە بەخوا تایە بوو 6 کیلۆ بیبەری سووری بەرکەوتبوو تیا بوو بە فەردە زەردە چەوەیە بردەوانێ وتم بابی بن گوناحا و خەڵکە فەقیرە هەژارە بابا شێخێرێ باش کردە خێرە بنووسێت ئەم مستیلەیە بینن بەڵێ ئەمە لە بەحری ئەبیەزی متەوەسط وتیان ماسیەک هەیە زۆر گوناحە داماوە خەریکە ئەمرێت دایکەکەی بۆ یەکردی ئافرین دایکی ماسی تۆ بگری وەڵا خۆم کرد بەناو حوتەکەیە بەناو بەحرەکەیە بەحر ڕۆشتم 200 متر ڕۆشتم سێرم کە خۆم کرد بەناو دەمی حوتێکە نەمەزانین چۆن بێمە دەرەوە بەڵام لەو سەرەوە ئاوا حوتەکەم دڕان سێکم ئەو مەسیلەی تیا بوتم با بۆ یادگاری پێم بێ ماشەڵڵا ئەوەشم ڕزگار کرد و ماسیەکەشم ڕزگار کرد و ئەو مەسیلەش باوە شێخ مەشێ گەورەت هەیە لێمە نەسێنێ بۆ ئێمە بیلی بەڵێ خوا تۆ بۆ ئێمە بیلی بەڵێ جا من معجزەیەکی گەورەتر هەیە بۆتان باسکەم ئەوە چوون بۆ غاباتی ئەمەزۆن چاو نبینی ئاواکەی هەمووی دارە لە پڕێکا سێرەکەم جف غۆرێلا هاتوو بۆ پێشوازیم ئاخە دوو زەیدیکە غۆرێلا بۆ پێشوازی من ئەوە زۆر مهمە تو خۆتوەیەکی مبارەکی بابەشێ غۆرێلا حەزمی گەورە ینی حەزمەکەی نازەمرم بە حەزمی ینی حەز ناکەم حەزمەکەی بڵێم بەڵام زۆر گەورە ئەمە هۆڕێلاکە غۆرێلا بەڵێ خۆی پێیەکی مبارەکە بە قوربانە بم جا ئەو غۆرێلایە ئافرین تۆ سێریکە لە ترسی من تو ژێزی هندی بۆ هێنام ئەمە هۆڕێلاکە ئاخۆی هێنا سوبحانەڵڵا وەڵای زۆر لام سەیرە جا حەزمی ئەو گوێزە هەندیە ئەوە پێ ئەی چۆن کە لەی شوێ خارەزاتان دیوە لە چاویان لیمۆیە ماشەڵڵا لە گەورەی من مەکە بابە ڕەشە نەڵێم هەزار شەقەتی ئەوە بەڵێ چۆ خاجان با قسەکانشتان پێ بڕم داوای لێبڕ نەکەم خەڵقێکی زۆر لە دەرەوە وەستاوە چاوەڕێەکە بێتە ژوورەوە بەشێکم بیانکەین لە ژوورەوە چەند کەس زۆرە وەڕی بەدەوری 500 کەس وەستاوە 500 کەس دانیشە بۆ نەخۆڕاناکە مەچمە ناویان ئەمێ ئەگەم لە معاناتی میلەتەکەم بێ ئەوە حەزەکە بچێ قسەیان ئەو خەڵکە ڕەشۆ ڕووتە زانی چی بکە ڕەشەجیان
بڕ ئەو نەخۆشانە بێنە ئەو ڕەشوڕوتانە با شێخ چاویشی پیان بکەوێت خوا ڕەشەیان با لە دوو کەس زیاتر نەبێت چونکە ناتوانم تحمل ناکەم معانات ئێوە لە هیلاکە خەمە نەبێ یەکەیەکە و دوویەکەمە یاخوا لە شە ساغ وێ شێفجان ئینشەڵڵا ئێوە ببینن بزانن چ موعجیزەیەک دەرەکەوێت ڕۆژی جان هەر بێت تااقەتی چوون بۆ غاباتێک حەزم کرد نێرگەلێک ئەین ئەڵم نێرگەلێک حەزم کرد تۆ جێ لە ناو حیواناتەکانە بسوڕێم سێرێک قۆڕی هەیە قۆڕی جا لای خۆمان ئەمەنەیە لەوێ چی لێ ئەمە جف بەم لابلا ڕایەکە کۆرەوتم ئەدەبتان تیا بێ قۆڕی چۆن لە من ناترسن هەر هەمووی ترسا بۆ چاوم ئاوا لێ نەکرد حیوانی تیانە بێ قەزابی تیمساح لێمە ترسا بابا شيخ فريمانكو بابا شيخ فريمانكو داني شروع يا شيخ فريمانكو دانيش يا شيخ فريمانكو نانا بسيطة أما يا شيخ فريمانكو شتا يا شيخ أها سيدي كان لبر شاوي إيوه يا شيخ فريمانكو باشا شاش يكم هو إن شاء الله أول ثاني شيء لايمن أول زلاطة أنا بخور بس دي قدما يا شيخ كنترول ناكري أنا كنترول ناكرينيا ها سيدي كي سوور دودة خاوية كم مو بس دي قدما يا أما شور ما نكات يقدر إس أهون نانا خمت أنا بس أهون يكم هو يا تحملني شجاع منجلي مس أها لبر شاي ويا خاوم كدوا إنجا ستة سكن بقوناكي شاك بونوا ور الشيخ مهمة ما شاء الله أم بنجتوتي استحاليا دزولي ضري بدل زولي روحي منه بس راوا ودا شاشي كمواني يا حني من الشيخ حلا لا 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 حلا لا 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 شاك بو لبر شاي ويا مهم ويا شاكم كدوا يكتوزي جاجات توزي كتيامين أما إنسان هي نسبة زيادة أواني يا شاك چی واقعی بلا خو كرمك زود شاك برا روزة دي لا جماعة تمك يا بشين من بيموتي تمثيل كيا قرآن بخوا بالرشالة بشق بطوبي يا بشين يا رشا ماڵێ بە قوڕ نەگیرێک وە کارڕەزا کاکە من اختصاصەکەم فوق التخصصية نزیکی نابمەوە تۆ بۆ چوویتە بەردەمی دوو ڕۆژەکەم نانخوا وازانە سەنعەتەکەی لێ دزیوم من ئەرێ باوکە دەورەکەم چۆنە وەرە دەورێکی کاکە خەریکە ڕوزەت مەکەی پیاوی چا بە چاک بەرەوە ڕەشا وەرە کاکە ئەمە بەرەو نەخۆشی دووەم بێنە ژوورەوە نانە توخوا مەمە بە قورعمیشم بێ شێخێ توخوا بەس ئیشی بە منە ئیشی بە منە هاکە پێم خۆش بوو مژدە بێ مژدە ئەوە نەخۆشە شێتەکەم چاکردەوە ئەڵێ ئیشم بە یا شێخە فەرمو قوربانێ بم چاک بوویتەوە؟ ئەی دەبی کەریکی فەرمو چی لێ بکەم بی بە کاکە بی بە بەدەر نەبی بە داخل تۆ لە دڵ منە داخل تۆ لە دڵ منە یا شێخ زانم تۆ توانیت چایشکیتەوە یا شێخ شتێکمان بگە تۆ توانیت چایشکیتەوە یا شێخ تۆ توانیت یا شێخ کاکە جان ئەمە جەلسەیەکی تری ماوە ڕۆحەکەم پەلە مەکە خۆ من تا نەخۆشێ چاکەم و ڕۆحێکە سپێرم ئەوە جەلسەی دووهەمی ماوە باشە یا شێخ من بڕۆم نەوەڵە حەزگەی وەرە کۆڵم ئەی بڕۆ چیەکی لێرە دەبڕۆ بە قوربان بڕۆ جاوەکەم باشە مامە شێخجان گیانی خۆ تۆ من لە هەندستان ژیام و چەندەها شێتم چاکردۆ خبرەت تایە و ئەی باشە ئەمە بۆ چاک نەبووە ئاخە چاوە ڕاستەکەم ڕۆحەکەم تۆ زۆر سەیریت چۆن بۆ ئەوانی کە بەعزە جارێک شێتێکیان زۆرە بە جەلسەیە چا نابن بە دوان چابێ بە دوان چانە بن بەسییان ئەی تۆپی ئەڵمەی تۆپێنم چاشیەکەم هەر چای ئەرە بێت چاک یعنی ئەم جارە بێت تۆ لە سە تا سە چاکە بێت لە سەد و سەد یا خوا بێ با نەخۆشێکی کە بێت سلام علیکم عليكم السلام فرم یاخوا بەخێر بێ فەرموو دانیشە دانیشە فەرموو والله ئەو برام تووشی ئیفلیجی بووە ئەها سەیریکەن چەند گوناحا ئەوە ئێستا من دڵم قوڵپەیە عینە نەها مەنجەڵ هەیە کەیتە سەر ئاگر
هێرکی تیاکۆین چۆ قوڵپەیە ئەسە دڵم ئاواکە بۆ ئەمە بەس شاشیەکەمەوە خۆت بە ویژدانی مامەشەیجان و دەمو چاوە نورانیە لە خۆ دیێت بە قوربانتە ڕەحمەتی لێ بە قوربان شایکی مبارەکە بە قوربانتە ئەمە ئێستا دوو سێشتی بەسەراڵێ کوێ خانەزا بەس دیقەت بە لەبەر چاوی خۆتە چۆن دەسوپلی ڕاستە بێتەوە دەستە خۆش شیخن تانتشن یغن شان هون یغن شحر بيل حرش بيل شحر بيل تحميل شكر بس يا من ده اسمعني جولا رجاجارة تشيتان ديوا سبحان الله يا سدسي شي راستك ابو بس دي قدبا هادي بزاني سيك الرحو بيستويك دي بيو وزي خيرت دي لا ها لا اها على با او ايه ولا بابا تكملوا كوباب شي خوي سيرك على السلام كاتيا بروستي هي وشتيك هي اللي نزيك بجويا بتشل بينم بويزو تشاك بيتوا هستي خليك وكو بلخو كركي تشاك برو نبینی انا والله انا فكر شتيكي ود وابزارم لي ود شتيكي ود وانيا هنا والله تينوت حي بس هريلي حركاتي ترماوا يستا مهمي بنجكان نخطوة ايش بنجكان مخمة ايش ورث يا شوا ورث يا شوا هستي اخي كان مشاك نبي توروزة دي لأو جماعة تمك تشاك بروا وحلاي باسكت وحلاي باسكت هستا كوري كورا شيتي كدم اما تشاك بيتو شيخ نكي شيخ بس برداني شاشيته مش شتم مش شتم ها داخل تومك شو هاك شغلي شي ها تو داخل جوله ضلي منها بلا خوك انك خلاص اول يوم كذا شو قال لا ورا دوس طالب يوم ورا لا انا من انتي داخل يوجبني قشتو بابا يوم شو بار بشو خاكا كان شيخي شينا بدرو يشي الغلط عنوا ئێمە سوزانی کابراایکی دەم و چاجوان و نورانی بەخۆی بە شێخێکی گەورە بشانە سوزانی درۆکە غی ما پێ نییە براکەی من آخر ئاوە منی گوشتووە ئەو خۆش باڕەت منی گوشتووە بابا جار کوێخەڵە من مەسلحەتی خۆی دەنگی پێ بدرێ باوکیشم لەبەری کوێخەژنی بۆ بێنێ ها ئەوە بۆ جارێکی ترمان بۆ جارێکی بدایمە دووبارە یەکەینەوە تەواو بۆسە بۆم ئاسەزانە تا تاسمێڵی تۆش لێ ناکەمەوە بۆسە چی بکەم برە دەڕێش دێڵە بۆ دەرەوە دێڵە بۆ دەرەوە دەی ئەواتان لێکم بلا شەقاو بە تاکتی نێمایە والله عثمان جو بگرە قسمیتە شاڵەوانە ناڵم ئەو ناری نەبێنی دەم خۆدەی روبی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس زاگای لە کەس نەماوە باش و خراپ تێک هەڵبووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمە سادە